کەمین کوبوونەوەمان کرد لە بینی وەفدی دانوستاندنی یەکێتی و پارتی لە مەکتەب سیاسی ئەمە یەکەمین کۆبوونەوە بوو پێشستا اتفاقات هەبوو کە هەندێک لیژانی هاوبەش دەستنیشان بکرێت لەبەر ئەوە بەحسی وەزعی ئیستای سیاسی عێراقمان کرد پەیوەندیەکانی پارتی و یەکێتیمان کرد تاکیدمان لەسەر ئەوە کرد کە پێکەوە دەبێ ئیش بکەین کار بکەین حتا لەگەڵ بەغداش دانوستاندن هەوڵ بدەین پێکەوە بکەین بە حەقیقەت هەروەکو ئەزانن نوێ مانگ دەستنیشان کراوە کە ئەندامانی بەرلەمانی تازە کۆببنەوە و پرۆسەکە لەوێ دەست پێەکەت ئینشاءڵڵا پێش ئەوە هەوڵێکی جددی ئەدەین کە پارتی و یەکەتی حەزیشەکەن هێزەکانی تری کوردستانیش بەشداری بکەن بەس عەلاقەل ئەو پەیوەندی ئێمە و یەکەتی ئەساسە ئینشاءڵڵا نەتیجە خێر ئەبیت دەورمان بەهێزتر ئەبیت دەنگمان بەهێزتر ئەبیت بەهێزتر ئەبیت لە بەغدا گەر پێکەوە بیت ئەمە زیاتر قسەمان لەسەر داخوازی و داواکاری و مافی کورد و کوردستانمان کردووە ئێمە کە ئەچینە بەغدا بۆ ئەوەی مافی کورد و مافی ئەم هەرێمە مسۆگەر بکەین شان بەشانەوەی کە مستحقاتی کوردستانیش لە کابینە و لە دەوڵەتی عێراقی دەستنیشان بکەین بۆ ئەوەی بتوانین ببینە شەریکێکی حەقیقی لە عێراقێکی تازەی دیموکرات و فدرال بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی باشی ملەتی عێراق و کوردستانیش بکەین.